کاتژمێر 11 شەوی شەممە لە شاری هەولێر چەند کەسێک هەڵدەکوتنە سەر پارێزەرێکی یاسایی تەمەن 52 ساڵ و دەیڕفێنن. دەست و قاچی دەبەستن و بەدەم ڤیدیۆکردنەوە بە چەند کەسێک لێی دەدەن، دواتریش وەک بێڕێزیکردن پێی سەری دەتاشن. بە چارە لێدا یەکەتی یارمەتی دەدات، بە سیار لێ دەدامێت یارمەتی دەدا، دەچۆ دەرێ دەهاتەوە. هیچەکەم فازە بوو بە فێڵ کرا، نەمزانی تەمشای کریا و زانی یەکە سێت کە پەیدا بوو کەتمە من دەست پێوار زوو بیا کردە سەرم لێ نەگەڕان هیچ مقاومەتی بکەم. سەریان تراشی بە تەسویر، لێدارەکان هەمووی تەسویر بوو، هەرچیان دەکرد بە تەسویر بوو، هەرچیان دەکرد بە تەسویر بوو. تەلەفۆنم لێ هات بە بەرخەمی هاوسەرەکەم لۆم هات پیاوە کەریگر گوتی خوشکەکەم ینی مشاوەش مەبە سوکە شەڕێکی کردیە پیاوەکەت دەهینمەوە لە جادەی لە خۆچوو بوو دەهینمەوە ئێستاکە دەدەقیت کە دەهینمەوە مش گوتم لە چێندەرە بە من بێمە مارینگۆ بێمە جێتی ئەوتو لە چێندەری کاکە پێی نەگوتم جێکی خۆی پێ نەگوتم گوتی ناتەوێت دەدەقیت کە پیاوەکەت بێتەوە گوتم بە ئیدی دەرچوو ینی بەڕاست هەر ئەوان بوون دەرچوو نە لە خۆچوو بوو نە هەریان گربەوە لە جادەی بالعکس 4 سەعات لە ژێرزەمینی دایان نابوو هەر ئەوان بوون لەیان کردم کە یعنی ئەوە ئیشی خۆمان لەگەر کرد و زۆرمان ئەزیێتدا ئەشکەنجەماندا سوکایەتیمان پێ کرد و سەشەوە لۆتی دەنێرینەوە. تەنها کەیسێکی لەکن بووە کەیسەکە کە داوای تەلاقی لێ کردیە یعنی لە تەرەفی ژنەکەی بووە کە داوای جیابوونەوەی لێ کردیە هاوسەری خێزان ینی ژنەکەی گوتیتی بکشێەوە لەو کەیسەی ئەوش گوتیتی لۆ بکشێمەوە ناکشێمەوە من ئیزراعاتی خۆم بەکاردەینم تەنها لەکنە خۆی کە هەڕەشیان لێ کردێت گوتیان ئەگەر براوی کێ لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوە یان دەتکوژین یان خێزان دەکوژین یان کچەکەت. سەندیکای پارێزران دەڵێ هێرشکردنە سەر پارێزەر هێرشکردنە سەر دادوەرە و وەک پێشەلکردن و دەست درێژیکردنە سەر دام و دەستگای یاساییەکانی هەرێمی کوردستان هەژماری دەکەن. سەندیکای پارێزەرانیش ئەمڕۆ ئێمە لێرە دادخوازی نەک خانەوادەی کاک محەممەد وەکو پارێزەر چونکە دەستدرێژیکردن لەسەر پارێزەر محەممەدیابە بە پێی مادەی 22 دەستدرێژیکردنە لەسەر دادوەران و لەسەر خێزانی دادوەری لە هەرێمی کوردستان. ئەگەر ئەمڕۆ ئەمانە ڕێگریان لێ نەکرێ بەیانی هێرش دەکرێتە سەر دادوەرەکان بەیانی هێرش دەکرێتە سەر هێزە ئەمنیەکان بۆیە پێویستە حدێک بۆ ئەوانە دەربدرێ لە کوردستان کە کەسانێک پەیدا بوونە بەدەر لە یاسا دەیانەوێ چ ڕۆژنامە نووسان چ پارێزەران چ خەڵکێکی بێدەسەڵات کە خەڵکانێک ئەوڕۆ ئێمە دەزانین لە کوردستان کە چەند یاسا سەروەرە. یەکەم حاڵەتی سەرتاشین بە مەبەستی بێڕێزی لە چەند ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان بەدەست لە پشدانی لایەنی دەسەڵاتداری هەولێر بەرامبەر بە پێشمەرگەیەکی سەر بەلایەنێکی سیاسی نەیار کردی کە دوای ئەوەی لێیاندا و سەریان تاشی لە شارەکەشی دەریان کرد. ئەو ڕەفتارە بووە دیاردە و لە ماوەی ئەم مانگەدا ئەوە دووەمین حاڵەتی هاوشێوەیە ڕوودەدات. هۆکارەکەشی بۆ ڕێخۆشکردن و سزانەدانی تاوانکارانی ڕووداوی یەکەم دەگەڕێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.